ئەو جەبا مەرجی خۆشم باز بکەم ئەمە ڕاستە دەمەوێت بە سیارەی من داکە چێرکێ بەژە بژ مەرجم هەیە مەرجەکەم زۆر بەسیتە لۆی ئەمە زیاتر یەکتریمان خۆش بێ و لە بەرچاوی یەکتریش نەکەوین هەندەگەی نییە دەرێتن دووری و دۆستی تۆزێک لە یەکتری دوور دەکەوین و هەم ماوە ینی بۆ یەکتریمان زیاتر خۆش ینی دەرمانەکە نا بێژە نا بقسان و پێمەکە دەڵێم تۆزێک یەکتری دوور بکەوینەوە بی زیاتر یەکتریمان خۆش بوێ زیاتر عاشقی یەکتری بین ئەدی نارێ نەتانویستە دەری تۆ لە دوور و من لە دوور و بەم جۆرە خۆشە دڵداری جا خۆمە دڵداری لەگەڵ ناکەین سعدی ئەم کچەکەم یاوی کرد وەرە مەبەستم ئەوەیە خۆشەویستیە یعنی ئێستاکە خزم کەسمات لە ئەوروپا زیاتر خۆشمان ناوێ وەنیە تۆزێک گۆش ئەو مەرجەی من ڕازی من چخەیریە ماوەک باشە ڕازی بوون ئەی ڕاستی نەی چی بکەین بێژن ڕازی بووی دایکم چی هەیە خۆت نەبێ ها بێ ئێرە بۆ خوانیە بە کلکە ماسیحان بە دوو دەکەن ئەرێ باشە ئای ماڵ خۆم هەر کات حەزم نەوێ بەس لەبەر مەرجەکەم ناوە لیمۆش ڕازی بۆ لیمۆ تەواو تۆش تەواو ڕازی بوون من بەس لەبەر دڵی دایکمە حاڵم با سایەقەکە سایەقەکە میمترە بزانێ تەواو خێری لێ بدی کەس زاوە بۆ کەی دەکات سادی سویچەکەت بۆ کەوێتەوە حتا هەفتە چی ئیشاڵە فێر دەبیت ئەی بۆ کوڕە هەفتەیەک بەس فێری سوکانەکە یەکەم وەڵا مانگێکێوێ ماڵدار بخۆنەوەی ناتەقێنن وەڵا مانگێکێوێ باوەڕ بکە ئەگە بچێت دەورەش بە 15 ڕۆژی فێر دەبی کاکە دە ڕۆژ تەواو ئێستا بڕۆین ئەڕۆین بەس یەک شتێک کاک سادی تەلەفۆنم بۆت کرد بەنزین وشتمان لێبڕا خۆت گێلی نەدە سابی بن مەرجە يلا يلا باري كري لكري برو عبلامينا زاواشتی وا مەڵێ کوڕم بڕۆ خۆمە گۆڕمۆ ڕووینە چین یەکسەر زاواش تاکە دێنە ها ڕەبی خوا دەزەباڵتەوە سەد نەجات باشترین شتێک کرد سعدی دایکم یەک هەفتەیە مێشکی سەری منی بردووە من مردم قێرزی ئەو ماوەی یانەوەتی سیارەی کە دەردێنم یاوەتی کورە بە تەکسی هاتووی دەکەم ئەیچی بە تەکسیبی باشتریش وەسەت کووە یەکەم جارە بێکەوەی ئەرە وەڵا خۆ دایکم هەر نایەڵە یان بێژەنە یان دایکمی لەیە خۆچی و ئەبڵا میرە بەڕاستی ڕاستە داکتە بەس بۆ خۆڕای زۆری ساعەتە دە باشە سعدی تەوا واز لەوە بێنە کەشم لەبیر نەکردی ها عادی بێنە لیمۆ جانە جانە بە قورعانە من ئەتم زۆر خۆش دەوێ ها سعدی جانە ئەمە شتێکە لەگەڵا باس بکەم سعدی خۆ تەزانی منە ماوەی دەستم کردووە بەوەی ڕاضە بکەم بۆی جسمم ڕێک بێتەوانێ و حەزم لە چۆری زیایە نیە لە جسمە بخوا والله ئافرین ئەزمە بەسە چییە؟ اینجا ئەمەوێت تۆش دەست پێ بکەیت چکە ورگە زۆر ناشرینە بەخوا پێم عیبە ئاوا لەگەڵ تا بێمە دەراوانێ بەقورعانە من ئیش و ماڵی هەنار و دەوامە چکەش ڕاضە شەکو بە من دەکەن دە سعدی وەڵا ئاوە زۆر ناشرینی بەخوا لە ڕووم نایاب لە مۆمێردمە ئەخە بێک مەرجی ئاتوش پشگیریم دەکەی کە ئەمیرە و بێژە نێنەوە ئێرە تەواو سعدی گیانەوە نەبوو لێرە هاتم تاوا منیش ڕازیم تەواو دەست بە وەرزشی دەکەین دەبی خۆم بکەمە قەلەم تەواو بە دڵمە